از وقت کرد از دبینم گرینگیا انتاجی لوکالی پر گرینگه شبکه ملت و اعتماد لگل انتاجی محلی بگه و زور باش به جبو ملت تبعی و جبو هرمجی. هیوادارم حکومت هەرێمی کوردستان پەرە بەرهەمی ناوخۆیی بدا بۆیە بەرهەمی ناوخۆی پێویستە پژێ نەخرێت. خۆی ئەگەر بێتە سەرڕاستی بەرهەمە ناوخۆیەکان پێویستە هەبێت و ئەمەش دەگەڕێتەوە بەهۆی ئەوەی کە نەبوون یا ئەگەڕێتەوە یان بەرهەمە ناوخۆیەکانمان زۆر کەوە ئەگەڕێتەوە سەر حکومەت و خەڵکیش. گەڕانەوەی سەر حکومەت ئەوەیە کە حکومەت هەستا ماوەیەکی زۆر با بڵێن لە دوای پرۆسەی ئازادی و بەدواوە خەڵکانێکی زۆری تاعین کرد، خەڵکانێکی زۆری دامەزران. ئەمەش وای کرد خەڵکەکان بە تایبەتی لە واری کوشت و کاڵەوە لە گوندەکانەوە بێنە ناو شارەکان و تاعین بن دا بمەزرێن بۆ ئەوەی دوورکەوتنەوە لە کوشت و کاڵ و بەرهەمی ناوخۆی. گرنگی دان بە بەرهەمی ناوخۆ سوودی زۆرە بۆ ئابووری وڵات. لەبەر ئەوەی ئەو عەملە سەعبەیە بۆمان دێت ناچێتە دەرەوە ئەگەر بەرهەمی ناوخۆ هەبێت و کارتی کشت و کاڵی و جوتیاران ئەبوژێنێتەوە و باری داراییان باشتر دەبێت. ئەوە لە ڕووی دارایی و ئابووریەکەیەوە. بەڵام لە ڕووی سەحەتیشەوە تەندروستی ئینسان ئاگامان لێ ئەو بەرووبوومەی ناوخۆ کیمیاوی کەمتر بۆ بەکاردەهێنرێت لەوەی کە لە دەرەوە بۆمان دێت.